هونەرمەندی نەمر کەریم کابان. ناوی تەواوی عەبدولکەریم جەلال مەحموود عەزیز کابانە. لە ساڵی 1927 لە گەڕەکی شێخانی شاری سلێمانی لەدایک بووە و زیاتر لە نیو سەدا کاری هونەری ئەنجام داوە. نازانم چۆن خۆشم ویستی کە ئەو پەری خۆشەویستی دنیای عاشقی هەمووشەوێ دنیای عاشقی هەمووشەوێ. کەریم کابان یەکێکە لە گۆرانی بێژە ناسراوەکانی کورد کە ساڵانێکی زۆر لە بواری هونەریدا کاری کردووە. هەر بە مناڵی نردویانە تا حوجرە و لەوێ فێری خوێندەواری بووە. دواتر قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی فەیسەڵ تەواو کردووە. لە ساڵی 1940 یەکەمین گۆرانی وتووە لەو ئێزگەی کە ئینگلیزەکان لە بەردەرکی سەرای شاری سلێمانی دایان نابوو. نازانم چۆن خۆشم ویستی کە ئەو پەری خۆشەویستی. لە ساڵی 1945 لە بەغدا دەبێتە بەڕێوەبەری بەشی کوردی لە ڕادیۆی بەغدا. لە 1945 لە شاری بەغدا ئاهەنگێکی گەورە دەجێڕێت. هەر لەم ساڵەشدا یەکەم بەرهەمی خۆی بڵاو دەکاتەوە کە بریتی بووە لە 8 گۆرانی کە دیارترینیان گۆرانی یاران وەسێتم بووە. لە ژیانیدا تووشی زۆر ناخۆشی و دەربەدەری بووە. هەر بە گەنجی ماوەیەک لە باشووری عێراق ژیانی بەڕێ کردووە و بەرهەمەکانی لە ڕادیۆی دەنگی عێراق پەخش کردووە. هونەرمەند کەریم کابان سەر لە بەیانی چوارشەممە 30 کانونی یەکەمی ساڵی 2015 کاتژمێر 5 بەیانی لە ماڵەکەی خۆیدا تووشی ڕووداوێک بوو بەهۆیەوە ڕانی ڕاستی دەشکێت. دوای 14 ڕۆژ لە نەخۆشخانی سلێمانی لە ڕۆژی 5 شەممە 14/1 2016 کۆچی دوایی کردووە. باوکی 3 کوڕ و 3 کچە و خاوەنی 20 گۆرانی تۆمار کراوە. ئازاری جانی مەست و بێدارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشکی بێپایانی شەو قەت نەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشکی بێپایانی شەو.